سڵاوتان لێبێت تاکو ئێستاوە بڕیارەکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک لە هەژدەی کانونی یەکەمی ئەم ساڵ بەڕێوە بچێت سەر باریەوەی کە عەرەب و تورکمان چوونەتە دادگای فیدراڵی و تانیان لە یاسای هەڵبژاردنەکان داوە و داوای دواخستنی هەڵبژاردنەکان دەکەن، بەڵام هێشتا بانگەشەی هەڵبژاردن گەرم و گوڕە و کاندیدەکان خۆیان ئامادە کردووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. من گفتوگۆ لەگەڵ کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستانەکەم کاویش ئەسما حەسەنە بە خۆشحاڵی ئێستا میوانی منە و پرسیاری لێکم لەبارەی دۆخی کەرکووک و بەرنامە و پلانی پارتی دیموکراتی کوردستان. سپاس دەکەم بۆ دەرفەتە. سپاس دەستوای خۆت بناسیێنی. بەڵێ من ئەسما حەسەن محەممەد ئەمینم ژمارە چوارم لە لیستی پارتی دیموکراتی کوردستان 1970. بەرنامەتان چیە بۆ بژاردن؟ بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان هەر وەکو پارتی دیموکراتی کرد وەکو حزبێکی بەناوبانگ بەرنامەی خۆی تایبەت هەیە، نەهجی سیاسی تایبەتی خۆی هەیە، هەر وەکو پێشتر بەرنامەمان بۆ کەرکووک بەرنمەیەکی تایبەتە لەسەر خۆشگوزەرانی شاری کەرکووک، گەڕانەوەی شاری کەرکووک وەکو پێشی 16 ئۆکتۆبەر ئەمن و ئاسایشی و سەقامگیری و خۆشگوزەرانی و خزمەتی هاوڵاتیان، خزمەتکردنی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی شارەوانی لە ڕووی خەدەماتەوە. دەبەش مادام باسی خزمەتگوزاری کرد، ئێستا و جیاکاری کە هەبووە لە دوای 16 ئۆکتۆبەر لە نێوان گەڕەکە کوردی و عەرەبیەکان بە تایبەت ئەوەی کە پارێزگاری سەپێنرا و کردوێتی ئێوە گەر ببن بە ئەندامی ئەنجومەن چ ئەگۆڕن لە نەخشەی داری وە چۆن و نەعەدالەتیە ناهێڵن کە لە نێوان گەڕەکەکان کراوە؟ بەڵێ ئێمە وەکو بەرنامەی خۆمان تایبەت بەش بە حاڵی خۆم هەر وەکو ئەزمونێکی تایبەتم هەیە لەسەر ئەو بەرنامانە بەرنمەیەکی تایبەت هەیە کە بۆ گۆڕینی سیاسەتی ئیدارەدانی ئەنجومەنی پارێزگا و لەگەڵ سەرجەم با بڵین فەرماندگەکان دەبێ بەرنمەیەکی تایبەت هەبێ نەهجی سیاسی ئیداری بگۆڕدرێ، چونکی ئیستا وەکو بزرە وەکو هەر هەموو فەرمانگەکان وەکو بزرە بۆیە خەدەمات خزمەت گوزاری بۆ کێوەڕوە بۆ ئەو منتەقانەڕەوە بۆ ئەو جێگایانەڕۆ کە هەر کەسە و خاوەنێکی خۆی بۆی داناوە، بۆیە گەڕەکە کوردیەکان دەبینیان هەر لە تایبەت لە هەولێرە دێتە ناو کەرکووک دەبینی بۆتە زبڵخانە هیچ خزمەت چارەسەرەکان ئەوە بە سیستمی ئیدارەی سیستمی چاکردنەوەی سیستمی ئیداری لە ناو پارێزگا لەگەڵ فەرمانگەکان ئەتوانین بەرنمەیەکی جوان و تکمە ڕێک بخەین ئینشاءالله لە دوای بردنەوەمان لەسەر لیستەکە ئینشاءالله. باشە تێڕوانینتان بۆ هەڵبژاردن چییە؟ ئێستا داوای دواخستنی هەڵبژاردن نەکرێت لەلایەن هەندێک لە عەرەب و تورکمانەوە وتانیشیان لە یاسای هەڵبژاردن داوە لە محکەمەی فیدراڵی. ئێوە لەگەڵ تەئجیلی انتخاباتن یان لەگەڵ ئەنجامدان؟ نەخێر ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ لەگەڵ تەئجیلکردنی انتخابات نین و بەردەوامین و لەسەر بانگەشەی خۆمانین و زۆر بە قووەتێکی جوانەوە ئێمە لەسەر بانگەشەی خۆمان بەردەوامین و تەسەور ناکەین ئەو انتخاباتە تەئجیل بێت، چونکی ئەوەی کە کردوێتی عەرەب و تورکمان بەبێ دۆکیومنتە بەبێ بنەمایەکی یاسایی بەبێ بنەمایەکی یاسایی تەسەور ناکەم. ئەوە بەرنامەیەکی سیاسیەکە لەگەڵ حزبە تایبەتەکان لە بەغدا لەگەڵ محکمەی فیدرال بڕیاری لێ ئەدەن و بەتەمانە 4 مانگی داهاتوو بڕیاری لێ بدرێت. باشە ئێستا خۆت پێشتر بەرپرسی دەستگای خێرخوازی بارزانی بوویتە لە کەرکووک، یعنی لە کاری خێرخوازیە دەست هەیە، یعنی چۆن نەتوانی لە داهاتوو ئەگەر بیتاندامی ئەنجومەن یعنی ئەم کارە خێرخوازیەت هەر بەردەوام بێ؟ بەڵێ من هەر بەردەوام دەبین لەو نەهجە سیاسیە، چونکی کاری ڕێکخراوی زۆر جیاوازە لەگەڵ کاری تر. کاری ڕێکخراوی کاری مرۆییە، هەر تایبەتش دەستگای خێرخوازی بەرزانی کارێکی مرۆییە و من هەر پێشی دەستگای خێرخوازی بەرزانی بەرپرس بوومە لە 2 بەرنامەی گەورەی قۆنسڵی ئەمریکی و من پێشتریش هەر لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان بوومە. یەک بەرنامەکە ئەوەیە ڕوئیای مرۆیی بێ بۆ هاوڵاتیان و منش تایبەت لە شاری کەرکووک هەر خۆم کچی کەرکووکم ڕوئیایەکی مرۆییم هەیە کە بۆ سەرجەم نەتەوەیەکە بێ جیاوازی دەبێ کار بکرێت، چونکی ئەمە وەکو توتە ڕێکخراوێکی ئینسانیە. باشە مادام پرسیارێک دێکم وا بێ دەنگدەری ئێوە تەنها پارتی نییە؟ بەڵێ تەنها پارتی نییە و ئەسڵەن سیاسەتی ئێمە نەهجەکەمان لەسەر پێکەوە ژیانە و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان لە شاری کەرکووک، چونکی شاری کەرکووک تایبەتمەندێکی خۆی هەیە، بەس تەنها کورد لەو شارە نییە. باشە خاتو ئەسما خەڵک چۆن پێشوازیتان لێکایەوە چونە ناو خەڵک چیتان پێڵێن بە تایبەت کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان گەڕاوەتەوە بۆ کەرکووک؟ خەڵکێکی زۆر بە خۆشی پێشوازی لە ئێمە کردو تایبەت لە تورکمان و لە عەرەبش
زۆربەی عەرەبەکان پێشوازیەکی جوانیان لێمان کردووە و هەروەها تورکمانش و زۆر هاوکارمانن ئیشێکی زۆر جوانیان کردو لەگەڵمان و ئێمە ئۆفیسمان داناوە هەر هەمویان هاتوونە سەردانمانیان کردووە و بۆیە ئێمە دەڵێن ئێمە ڕێککەوتوونە لەگەڵ سەرجەم حیزبەکان و پارتەکان ئێمە بە دەست لە ناو دەست ئیشێکی زۆر جوانەکەین لە ناو کەرکووک هەر دروشتمی ئێمە ئیشکردنە پێکەوە ژیانە خۆشگوزەرانی هاوڵاتیانە و ئەمن و سەقامگیری ئاسایشی لە ناو شاری کەرکووک. کۆتا پرسیارم لە بەڕێستی بکەم بە کورتی پێمان بڵێ ئێوە ئەگە ببناندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چی بەڵێنێ بە خەڵکی خۆتان و دەنگدەری خۆتانەدەن؟ با بڵێن من وەکو شخصی وەکو ئەسما ئەزمونێکی زۆر باشم هەیە لە کاری ڕێکخراوی و من ڕوئای من ئەوەیە بە هەمان ئەو بەرنامەی کە فێری بوومە بۆ کاری مرۆیی لە پارێزگای کەرکووک لە ئەنجومەنی پارێزگا بە هەمان بەرنامە ئیش بکەم و ئێمە ئینشاء الله بە قووەتێکی باشەوە چوینە و کورسێکی باش دێنین و ئینشاء الله کورسی پارێزگاش دێنین و یان ئەنجومەنی پارێزگا ئێمە ئیشێکی زۆر جوانەکەین پلانێکی توکمەمان هەیە پلانێکی ئیدارەی جوانمان هەیە بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و سەرجەم هاوڵاتیان و تایبەت بە خەڵکانی تایبەتی خۆمان کەس غەدر و زوڵمیان لێکراوە لەم دواکاریەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر. دەست خۆش بمەوە ئەسما حەسەن کاندیدی پارتی دیموکراتی کورسان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زۆر سپاس بۆم دەرفەتە و زۆر سپاس بۆ ئێوەی بینەریش کە بینەری ئەم گفتوگۆیە بوون.